سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان بۆی بزانین بە پارالێل زانکۆلاین ئێواران چەندی وەرگرتووە. ئێوەی خۆشەویستیش ئەتوانن سود لە کەمترین کۆنمرەکان ببینن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 وەکو بنەمایەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوە و ڕیزبەندیەکی جوان بکەن بۆ ئەوەی زانیاری تەواو وەربگرن تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لەم ڤیدیۆیەدا ئەمانەوێ باسی کۆلێژی تەکنیکی کەلار بۆ ئێوەی خۆشەویست بکەین، بزانین کەمترین کۆنمرەی وەرگیراو لەم کۆلێژە چۆن بووە بە زانکۆلاین بە پارالێل بە ئێواران بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین وەکو بناغە بەکاری بێنین. بۆ بینینی زانیاریەکان لەگەڵمان بن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن، هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانیش سود لە ڤیدیۆکانمان ببینن. کەمترین کۆنمرەی وەرگیراو لە کۆلێژی تەکنیکی کەلار بەم شێوازەیە کە بۆ ئێوە خۆشەویست ڕوونیەکەینەوە. کۆلێژی تەکنیکی کەلار شیکاری نەخۆشیەکان دیبلۆم و بەکالیۆریۆس. مەبەست لێرە ئەوەیە 2 ساڵ ئەخوێنیت، کۆنمرەی ئەو 2 ساڵت کۆ ئەکرێتەوە و 160 لێ وەرەگیرێت، لە پۆلی 12 140 بۆ وەرەگرن. ئەگەر لە ڕیزبەندی نیوە و بەسەرەوە بوویت ئەو کاتە تۆ ئەتوانی درێژە بە خوێندنت بدەیت لە هەمان کۆلێژ تاوەکو بڕوانامەی بەکالیۆریۆس لە شیکاری نەخۆشیەکان بەدەست بێنیت. زانکۆلاینی پارێزگا 82.389 و بە هەمان کۆنمرە گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 76 و گشتێکەشی 82.857. خۆشەویستانم، حەزەکەم لێرەوە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە بۆ ئێوەی خۆشەویست بدەم کە ئەویش ئەوەیە. ئێمە لە ڤیدیۆکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێریش باسمان کرد کە پەیمانگەکان 100% بۆ پارێزگایە، واتە کەسێک لە شاری هەولێرەوە ناتوانێت بە زانکۆلاین پێشکەش بکات بە کۆلێژی تەکنیکی کەلار، چونکە ئەو بەشە یا ئەو کۆلێژە زیاتر وەکو پەیمانگایەک تەماشا ئەکرێت. بۆیە ئەبینین هەموو کۆنمرەکان لە زانکۆلایندا بە گشتی و بە پارێزگا هەمان شتمان دووبارە کردوێتەوە. ئەوە مانای ئەوەیە بە هیچ شێوەیە کەسێک لە دەرەوەی پارێزگا بە زانکۆلاین ناتوانێت لە ناو پارێزگای دیکە پڕ بکاتەوە، واتە کەسێکی هەولێر و دهۆک ناتوانێت بۆ سلێمانی پێشکەش بکات. بەشی پەرستاری تەنها بڕوانامەی دیبلۆمە کە 77.478. پارالێلی پارێزگا 75.143 و گشتێکی 81.714. کەمترین کۆنمرەی وەرگیراو لە ئێواران بۆ پارێزگا 74.286 و گشتێکی 84.571. بەشی تەکنەلۆژیای زانیاری IT تەنها بڕوانامەی دیبلۆمە. زانکۆلاینی پارێزگا 61.1 بۆ گشتێکەشی بە هەمان شێوە. پارالێلی پارێزگا 59.5 و گشتێکی 64.151. ئێوارانی پارێزگا 57 و گشتێکی 59.3. بەشی کارەبا تەنها بڕوانامەی دیبلۆمە. 60.8 زانکۆلاینی پارێزگایە و بە هەمان شێوەش بۆ گشتێکەی. پارالێلی پارێزگا 54.483 و گشتێکی 56.759. بەشی کارجێڕی کار تەنها بڕوانامەی دیبلۆمە و زانستی وێژەی هەردوو لەق وەرەگرێت. 6.5 زانکۆلاینی پارێزگایە و بە هەمان شێوە گشتێکەی. پارالێلی پارێزگا 58.369 و گشتێکی 68.7. ئێوارانی پارێزگا 56.2 و گشتێکی 58.8. لە کۆلێژی تەکنیکی کەلار بەشی ڤێتەرنەری تەنها بڕوانامەی دیبلۆمە زانستی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 6.286. پارالێلی پارێزگا 60 و گشتێکی 64.429. بەشی ڕووپێوی تەنها بڕوانامەی دیبلۆمە 59.6 زانکۆلاینی پارێزگایە و پارالێلیش پارێزگاش 57.9 و گشتێکی 61.5. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنیکی کەلار کارگێڕی پرۆژە کشتوکاڵیەکانە کە تەنها بڕوانامەی دیبلۆمە بەخشێ و لەقی زانستیش وەرەگرێت.
زانکۆڵین بریتە لە 59.42 پارالێلی پارێزگا 54.2 و گشتێکەی 56.874 ئێوارانی پارێزگا 54.191 و گشتێکەی 54.7 ئەو کۆنمرانەی کە باسمان کرد بریتی بوو لە کۆلێژی تەکنیکی کەلار. ئێوەی خۆشەویستیش بۆ ئەوەی سود لەم کۆنمرانە وەرگرن بینەری ڤیددیۆکان بن تاوەکو زانیاری تەواو لەبارەی ئەم کۆلێژەوە وەربگرن بە هیوای ئەوەی سودمان گەیان دەبێت. ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە.